لە دوای ڕوخانی ڕژێمەکەی ئەسەد لە سووریا چەندین بەرپرسی باڵا هەم لە عێراق هەم لە سووریا سەردانی هەردوو لایەن کردووە. دوجار سەردانی وەزیری دەرەوەی سووریا بوو بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسە باڵاکانی عێراق. پەیوەندیەکانی سووریا و عێراق بۆچی تا ئێستاش ئاسایی نەبوونەتەوە یاخود بەرەو چۆ دەچن؟ ئەمانە کۆمەڵەیە پرسن. میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسە و باسی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز مستەفا نەعیمی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە دیمەشقەوە لەگەڵماندایە. بەڕێز نەعیمی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بۆچی تا ئێستا پەیوەندیەکانی عێراق و سووریا ئاسایی نەبووتەوە؟ لە سووریا دەیانەوێت بە چ جۆرێک پەیوەندیەکانیان لەگەڵ سووریا لەگەڵ عێراق ئاسایی بکەنەوە؟ من پێم وایە کە پەیوەندیەکانی نێوان عێراق و سووریا محکومن بە چوارچێوەی هەمەهەنگی. ئەوانە وەکو حکوومەتی سێبەری ئێرانوان لە ناوچەکەدا و ئەوان بڕیار دەدەن کە پەیوەندی عێراق و سووریا چۆن بێت. پەیوەندی عێراق و سووریا پەیوەندی بە هەژمونی ئێرانەوە هەیە لە نێو دەسەڵاتی بەغدا و هەڕەشەی زۆر ڕوون و ئاشکراش هەبوون بۆ کوشتن و تیرۆرکردنی بەڕێز ئەحمەد شەرع. بەو پێەیە من پێم وایە سەردانەکەی بەڕێز شەیبانی بۆ عێراق لە چوارچێوەیەکی ئەمنی و هەواڵگیری زۆر ئازبەرزدایە. بۆیە تەنانەت لە ساتی یەکەم ئێمە تێبینی ئەومان کرد کە هیچ وێنەیەک بڵاو نەکراوە، هیچ ڤیددیۆیەک تاکو کۆنفرانسەکە کراوە. لەسەر ئەم پێوەرە من پێم وایە ئێستا خەریکە وردەوردە پرۆژە ئێرانی لە عێراق بەرەو کۆتایی پێهاتن دەچێت. بەڵام گەلی عێراق باجی ئەو دەسوەردانەی ئێران لە نێو حکومەتی عێراقدا دەکات. ئەو دۆسیانی کە باس کراون بە شێرە زۆریان دۆسیای ئەمنین و بە هەمان شێوە پەیوەندی هاوبەشین هەردوو وڵات. زۆر باشە بەڕێز نەعیمی، زۆر باشە بەڕێز نەعیمی، بۆ خۆ دەزانی عێراق پەیوەندیشی تونند و تۆڵی لەگەڵ ڕژێمەکەی ئەسەد هەبوو. پێت وایە بە ئاسانی دەکرێ هەمان پەیوەندی تونند و تۆڵ لە نێوان عێراق و سووریا دروست بکرێ؟ من پێم وایە بەهێزی پەیوەندی لە نێوان حکمی نوێی سووریا و دەسەڵاتی ئێستای بەغدا پشت بە لاوازی پرۆژە ئێران دەبستێت. ئەگەر پرۆژە ئێران لاواز بێ پەیوەندیەکە باش دەبێت. ئێستا فشارێکی زۆر گەورە هەیە لەسەر باڵەکانی ئێران لە عێراقدا. تێبینی ئەومان کردووە لە بەهۆی ئەو سزایانەی کە بەسەر کەسایەتی و لایەنەکان سەپێنراوە. هەندێکیان کە سزا دراون و هەندێکشان لە داهاتوودا سزا دەدرێن و دەستنە نێو لیستی گەنجینەی ئەمریکاوە. بەشێکیان کەسایەتی پەرلەمانین و سەر بە وەلایەکانن. ئەمانە هەمویان ڕووکاری دەرەوەی میلیشیاکانن لە عێراقدا شەڕ دەکەن و بەردەوام ئەڕەشن بۆ سەر ئاسایشی نیشتیمانی سووریا. لەسەر ئەمە من پێم وایە دوای کۆتایی هاتنی ڕۆڵی ئێران لە عێراق پەیوەندی هاوبەشی زۆر باش لە نێوان هەردوو وڵات دەبێت و هەردوو لە سوود لە یەکتری دەبینن و گەلی سووریا و عێراق دەتوان بەیەکەوە کاری زۆر باش بکەن و ئەمەش ڕنگدانەوەی زۆر باشی دەبێت لەسەر ژیانی ڕۆژانە. زۆر چاکە بەڕێز نەعیمی. بەشێک یاخود شرۆڤەکارێک ڕایگەیان دەڵێ بەشێک لە عێراقیەکان ینی بەشێک لە لایەنی شیعی ئەگەر ڕوونتر بڵێم نیگەرانن سەبارەت بە پەیوەندیەکانی سووریا و عێراق. بەڵام پرسیار ئەمەیە سووریا حکوومەتی ئێستەی سووریا چۆن دەتوانێت ئەو نیگەرانیەی عێراقیەکان بڕەوێنێتەوە بۆ دروستکردنەوەی پەیوەندی نێوانیان؟ بنیادانی پەیوەندی و بوونی متمانە لە نێوان حکوومەتی دیمەشق و حکوومەتی بەغدا باشترین ڕێگەیە بۆ ئەوەی یاخود هەر ئەمەیە دیاری ئەوە دیاری دەکات کە پەیوەندیەکان چۆن دەبن بۆ چ ئاراستەیەک دەبن. بەڵام من ئەوە جارێکی دیکە پات دەکەمەوە تاکو دەسەڵاتی ئێران بەو شێوەیە ڕێکدا کوتاو بێت لە نێو حکوومەتی عێراقدا سەختە پەیوەندیەکی لەو شێوەیە دروست بکرێت لەبەرەوە ئەوەی حکمی عێراق دەکات ئێرانەوە. پێی وایە عێراق باخچەی دواوەی وڵاتەکەیەتی
بۆیە پرۆژەی ئێرانی لە عێراق دەکرێت بە باشی چارەسەر بکرێت ئەگەر گەلانی عەرەبی باشتر لە یەکتری تێبگەن وڵاتە وەکو عێراق و سووریا بەیەکەوە کار بکەن و هەوڵ بدەن خاڵی هاوبەشی نێوان یەکتری بدۆزنەوە بە هەمان شێوە فشاری نێودەوڵەتی لەسەر ئێران کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر ئەوەی کە پەیوەندی نێوان عێراق و سووریا بەهێزتر ببێت لەسەر ئاستی نەتەوەیی و لەسەر ئاستی حکوومەتیش چەند ئاماژەیەکیش بۆ ئەم شتە هەن دیارترین ئاماژەکان کرانەوەی بەغدایە و قبولکردنێتی بەوەی کە بەڕێز ئەسعەد شەیبانی سەردانی بەغدا بکات و ڕەنگە دوای ئەمە لە کۆبوونەوەی یەخود لە لووتکەی وڵاتانی عەرەبی بەڕێز سەرۆککۆمار ئەحمەد شەرع سەردانی بەغدا بکات و بەشداری لە لووتکەکەدا بکات بۆیە ئێستا دیارە کە دەسەڵاتی ئێران بەرەو نەمان دەچێت بەڵام ئەمە بە شێوەیەکی پلەپەندیە بۆ ئەوەی کە کاریگەری گەورە دروست نەبێت لەبەر ئەوەی کاریگەری چوونە دەرەوەی ئێران لە عێراقدا ئەوەندە کاریگەریەکی ئاسان نابێت بەڵام هەرچەندە کارێکی بەخال نییە. بەڕێز نیعەمی ئەمڕۆ ئەسعەد شەیبانی وەزیری دەرەوەی سووریا لە مەیانی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی لەگەڵ وەزیری دەرەوەی عێراق تەوەرێکی گرنگی وروژان دەڵێ ئێمە دەمانەوێت هەماهەنگی تەواومان لە بواری ئەمنی لەگەڵ عێراق هەبێ بەڵام نابێت دەستێوەردانی دەرەکی لە کاروباری سووریا هەبێت. خوێندنەوەتان بۆ ئەو قسەیە چییە؟ مەبەست لە دەستێوەردانی دەرەکی چ وڵاتێکە لەوێ؟ السؤال واضح. پێم وایە کە ئاماژەکەی وەزیری دەرەوە مەبەستی ئەوەیە کە هەموو دەسوەردانێکی ئێرانی ڕەتدەکاتەوە لە نێو خاکێ عێراقدا و ڕێگەنات ڕێگە بەوە نەدرێت کە ئێران خاکی عێراق بەکاربێنێت بۆ هێرشکردنە سەر سووریا لەبەر ئەوەی ئێستا تیرۆریزمێکیە پێی دەگوترێت تیرۆریزمی سووریا بەڵام ڕاستەکەوێت لە نێو عێراق تیرۆریزمێکیە پشتیوانی دەکرێت و مەترسی ئەمنی دروست کردووە. من نمونەیەک بۆ ئەمە بێنمە ئەوەی پێی دەوترێت گروپەکانی سەر بە مقاومەی ئیسلامی ئەو گروپانەی کە هێرشیان دەکردە سەر بنکەکانی ئەمریکا لە سووریا و هێرشیان دەکردە سەر سووریا کاتێک ئەم میلیشیانە هێرش دەکەنە سەر سووریا بێگومان کاریگەری زۆری لەسەر حکوومەتی سووریا و حکوومەتی عێراق دەبێت. بۆیە هەوڵی کۆنتڕۆلکردن و جلەوکردنی تیرۆر واجبێکی ئاکاریە بۆ هەردوو وڵاتدا ئەوەی کە بەغدا پێی وایە مقاومەیە سووریا و ئەمریکا پێیان وایە تیرۆریستە بە تایبەتیش لەو چوارچێوەیەی کە وەبەرهێنان لەو میلیشیانە بکرێت و خاکی عێراق بەکاربێنێت دەجژی خاکی سووریا لەلایەن میلیشیاگەلێکەوە کە سەر بە عێراقن سەر بە ئێرانن ئەمە پێشەرکاریەکی سێڕەهەندە و گەلێک وڵات لەم نێوەندەدا زەرمەند دەبنەوە دەبێتە هۆی ئەوەی کە حکوومەتی دیمەشقش بخاتە حاڵەتێکی نەویستراوەوە بۆیە بوونی هەماهەنگی لەسەر ئاستێکی بەرز گرنگە بۆ هەردوو وڵات لە ئاستی ئەمنی و سەربازی ڕەنگە ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە کاری میلیشیاکان یاخود هەوڵەکانی ئێران بۆ تێکدانی عێراق و سووریا پوچەڵ بکەنەوە. زۆر باشە زۆر بەڕێز مستەفا نەعیمی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە دیمەشق لە سووریا و لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.